وەک دەستەی باڵای کۆمەڵی قوربانیان داواکاری لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە فەرمی دانیشتنێک بکات لەگەڵ کۆمەڵی قوربانیان و لەگەڵ وەزارەتی تەندروستی، وەزارەتی کاروباری شەهیدان، وەزارەتی شارەوانی لەبەر ئەم گرفتانەی خوارەوە. یەکەم بەرکەوتوانی کیمیاباران کە لە حاڵەتێکی زۆر مەترسیداردان و لە چەند ساڵی ڕابردوو لە ڕێگای وەزارەتی شەهیدانەوە بەڕێکران لەسەر داواکاری ئێمە و پرسەدرا وەزارەتی تەندروستی، بەڵام لەو کاتەوە تا ئێستا هیچ هەنگاوێک نەنراوە ئەو نەخۆشخانەی کیمیابارانی هەڵەبجەش تا ئەمڕۆ بەگەڕ نەکەوتووە. ئەمە کەیسێکە کە ئێمە لەسەری ئەوەستین و ناتوانین لە نوێنەرایەتی خۆمان لە کەسوکاری قوربانیەکان بتوانین خەمسارد بین و داواکاری ئەوان نەگەێنین. خاڵی دووەم مەسلەی پێدانی زەوی بە کەسوکاری شەهیدان. دیارە ئێمە ئەمساڵ سیهەمین ساڵیادی کیمیابارانی هەڵەبجەیە بە سەدان نەتوان بڵێم کەسمان هەیە بەدەیان کەسمان هەیە کە تاوەکو ئێستا وارسی شەهیدە سوودمەند نەبوو بە وەرگرتنی پارچەیەک زەوی. بۆیە ئێمە ناکرێت ئێمە ئەمساڵ بەشدار بین و نەتوانرێت کە لەوانەیە ئەمانە گرفتەکان ئاسایی بن بە یەک دانیشتن بتوانێت ئەو گرفتە چارەسەر بکرێت. کەیسی منداڵەون بۆکان کە ئێمە توانم بڵێم ئەو کەسانە دەتوانن لە ئازادی ئەوانە تێبگات کە لێیانەوە نزیکە. بۆیە بەڕاستی ئەم ساڵ بیسپێرین بە ساڵێکی تر و لژنە دروستکەی ئێمە ناتوانین بەم خەمساردیەوە بمێنینەوە. تەنانەت ژمارەیەک وارسمان هەیە لەبەر قەرزاری سلفەکانیان کە بە حساب سلفیان پێدراوە خانوو بکەنەوە ناتوانن بچنە ناو بازار و ئەوەندە قەرزاری خەڵکن. ئێمە داواکارین لە دانیشتنێکی فەرمی بتوانرێت ئەم کەیسانە یەکلایی بکرێتەوە وەگەرنا ئێمە لەگەڵ لایەنی حکومی بەشدار نابین بەجیا لەگەڵ کەسوکاری شەهیدان لەسەر گڵکۆی شەهیدان یادی ئەم ساڵی کیمیابارانی هەڵەبجە دەکەینەوە.